دوای گەڵاڵەکردنی فکر و بیر بۆچنەکان بڕیارمان لەوەدا کە کورسی بەکرێ بگرن و دابنێن بە شێوەی تەندروست کە زیاتر لە مەترێک بینی هەر کورسیەک بێت ئەو بەریەکەوتن نەبێت. بۆ ڕۆژی دووەم دیارە کەشوهەوا ئێسابینن کە باران دەبارێ بیرمان لەوە کردوانە خێمەمان هەڵداوە لەگەڵ خێمەکە ئەمە دەستچێش بەسەر خانیشتناندا باشەکەین دەما ماسک بەسەرێندا باشەکەین. دیارە ئەمڕۆ بە گوێرەی کەشوهەوا دەبوو باران بی بۆیە ئەو میکانیزمی با بڵێن ئەوەمان هەڵبژارد خێمەدا بنین ئەگەر لە حالەتێک بۆ باران خانەنشینەکان هەم بارانێنێنە دە و هەم شێوازی لێکتر دوور لە مەتر زیاتر بن